لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا یاریەکانی خولی پلەیەکی کوردستان بەردەوامە و لە هەفتەی 12 خولەکەدا و لە یاریکی چارەنووسازدا یانەی بابان لە شاری سلێمانی و لەسەر یاریگای ئاشتی میوانداری لە یانەی هەولێر کرد. لە سەرەتای یاریەکە تاوەکو ناوەڕاستی نیوەی یەکەم ئاستی هەردوولا لە یەکدیەوە نزیک بوو، بەڵام دواتر یانەی بابان هەوڵی دەدا لە گۆڵ یانەی هەولێر نزیک ببێتەوە، بەڵام دەرفەتەکان وەک پێویست نەبوون و سەرئەنجام نیوەی یەکەم یاریزانانی هەردوو تی بە یەکسانی بەبێ گۆڵ گەڕانەوە ژووری جلگۆڕین. دوای بانگی پیرۆزی عەسر نیوەی دووەم دەستی پێکرد، هەر لە سەرەتاوە سەردار ساڵحی ڕایەنەری یانەی بابان دوو گۆڕانکاری ئەنجامدا. دواتر هێرشەکانی یانەی بابان بۆ سەر گۆڵ یانەی میوان زیاتر بوو. یانەی بابان گرفتی لە لەمسەی کۆتایی و دروستکردنی دەرفەتی ئاسان بۆ گۆڵ هەبوو. یاریەکە لە کۆتاییەکان نزیک دەبەوە. دادوەر 4 خولەکی وەک کاتی بە فیڕۆچ و بەخشە یاریەکە و هاندەران بە ناومێدی و چاوەڕوانی فیکەی کۆتایی بوون تا ئەوەی بەبێ گۆڵ یاریگا بەجێ بێڵن. بەڵام لە کۆتا خولەکدا خۆشی شکور کە وەک یاریزانی یەدەک بەشداری کردبوو توانی گۆڵی برنەوە بۆ یانەی بابان تۆمار بکات. سێخاڵی یاریەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو لەبەرەوەی نزیک بووینەوە لە گەیشتن بە نایب سواز بۆخوا، بەڵام یاریێکی زۆر خراپمان کرد. لەم خولا ئەمە یەکەم یاریمانەکەەوە خراپ یاریکەین، هیوادارم لە یاریەکانیکە ئاسمان تیپەکە بەرەو باشتر بڕوە. زۆر خراپبوون بەڵام سێخاڵەکەمان بەدەستێنا، یانەی هەولێری ژەمڕۆ بە ئەدایەکی باشۆ دەرکەوت لە یاریگاکانە، بەڵام توانیمان لە کۆتایی یاریەکانە کۆتایی سێخاڵ یاریەکە بەدەست بێنین. گرنگ سێخاڵەکە بوو بۆ ئێمە تا بتوانین لە ڕیزەکانی پێشەوە خۆمان بینەوە نزیک بینەوە لە نایب. ببوورە هۆکاری خراپبوونەکە دەرونی و یاخود هونەری و دەرونی و وەکو ڕەمەزان تەسیراتی هەر هەیە لەسەر یاریزانەکان دەرونیش و هەم خۆشم لە ڕۆی کە تەحزێمان هەبوو لەگەڵ تیپەکان نەبوون لە بیدایەتە ئەمڕۆ، دواتر هاتم سواز بەخوا توانیمان سێخاڵ یاریەکە بەدەست بێنین. حەکەمەکە یاریەکەی تێکدا، هەمووش دیتان حەکەمەکە یاریەکەی لە هەردوومان تێکدا. خوای گەمەی دهۆ چێشەوایان لەمە کرد، گەمەی دهۆ چێش ئەمە یەک بەهیز بووین. عیب نەبی هەنیشکەشی ئەو های لێرەی دیفاعەکەماندا و تۆپەکەیان بەرگۆڵیان کرد یا دۆریشتەمە شای کرد. لە زۆر حاڵەتی بوو، زۆر فاولەکانی هەمووی عکس بوو. گۆڵەکە کێشەمان نەبوو، بەزەت و دەقەی 94 یاری خلاص بووە ئەلێ فاولی ڕادەگری باش ئەو فاولە بۆ گۆڵ. ئەوە دەزانی فەریق هەموو ئینهیاری کردی، فەریق هەموو ماندیە، هەردوو فەریق نەک بەسی خۆمان. احتیمال ئەمەش ئێستا ئەو فاولەی گرت، ئەو فاولە هەفاول نەبوو گرتی گۆڵمان کردبا. بۆ تاکە گۆڵە یانەی بابان یارەکەی بردەوە و بۆ برنەوەی ژیانەکەی شاری سلێمانی خاڵەکانی بۆ 25 خاڵ بەرز کردەوە. یانەی بابان بە جیاوازی 4 خاڵ لە دوای یانەی شەقڵاوی پێشەنگەوە پلەی دووەمی گرتووە و یانەی هەولێریش بە 15 خاڵەوە لە خانەی نۆیەمدایە. بڕیارتەها کەناڵی پەیام سلێمانی.